بینەرانی ئازیزی NRT ئەم کاتتان باش. بە مەبەستی گفتوگۆکردن لەسەر کێشە ئیداریەکانی قەزای خانەقین و ئەو مەسەلانەی کە تایبەتن بە گرتنەوەی ئاوی ئەڵۆن لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە و هاوکات پرسی ناوچە جێناکۆکەکان و ئەو ناوچانەی کە دابڕێنراون لە هەرێمی کوردستان کە لە ئێستادا هێزی پێشمەرگیان بۆ جوڵێنراوە، دوێنێ پارلەمانی کوردستان یەکەمین دانیشتنی ناسایی خۆی ئەنجامدا و دانیشتەکان ئەم ڕۆژ بەردەوام بوون. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرانە لە شاری هەولێرەوە میوانداری کاک ئارام قادرمان کردووە، سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پارلەمانی کوردستان. کاک ئارام، ئەم کاتت باش و بەخێر بیت. گەر بکرێت باسی دانیشتەکانی دوێنێ و ئەمڕۆمان بۆ بکەیت. کاتی بەڕێستان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. دوێنێ کۆبوونەوەی نائاسایی لەسەر بانگێشتی سەرۆکی پەرلەمان ئەنجام درا سەبارەت بە کێشەی تعریب و پاکتاوی کورد لە ناوچەی خانەقین و جەلەولا و خانەقین و سعدیە و هەروەها کۆبوونەوەکە ئەم ڕۆژ درێژەی کێشا و بە بەیاننامەیەک کۆتایی پێهاو کە بە زۆرینەی دەنگ بڕیای لەسەردرا. بەڵێ ئەو بەیاننامەیە بڵێن خاڵەکانی ناو بەیاننامەکە خۆیان لە چیا دەبینیەوە؟ بەڕاستی من هەر لە بنەڕەتە تێبینیم لەسەر بەیاننامەکە هەیە، چونکە دوێنێ لە پەرلەمانی کوردستاندا ئێمە جەختمان لەسەر ئەوە کردەوە کە پێویستە پەرلەمانی کوردستان لە چوارچێوەی ئەوەی کە بەرزترین دەسەڵاتی سیاسیە و بەرزترین دەسەڵاتی یاساییە لە هەرێمی کوردستاندا پێویستە کە کۆمەڵێ بڕیار بۆ حکومەت بنێرێ و پێویستە کۆمەڵێ تەوسیەی ملزم بۆ حکومت بنێرێ، نەک تەنها هەڵوێستی پەرلەمان لە چوارچێوەی بەیاننامەیەک و لە چوارچێوەی ئیدانەکردندا بگیرسێتەوە و سنوردار بکرێت، چونکە لە ڕاستیدا مەسەلەی تعریب و پاکتاوکردن تەنها لەم چەند ڕۆژەدا دەستی پێ نەکردووە، بەڵکو لە پاش ئەوەی کە ڕژێمی بەعز ڕووخا و حکومەتی نوێ دەستی پێکرد، بەڕاستی بە چەندین جۆرا و جۆر مەسەلەی پاکتاو و تعریب لە ناوچە جێناکۆکان دەستی پێکردووە. ئێمە وەکو لیستی کۆمەڵی ئیسلامی بە چەندین بەدواداچوونمان کردووە بۆ ئەو مەسەلەیە. لە مانگی دەی 2010دا لە ڕێگەی چەند پرسیارێکەوە ئاراستەی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانمان کردووە کە مەسەلەی تعریب گەشتۆتە چڵەپۆپەی مەترسی و پێویستە حکومەت هەنگاوی جدی بنێ و ئاگادارمان کردنەوە کە زیاتر لە 8500 خێزان لە هاتوونتە ناو کەرکووک بە پاساوی جۆرا و جۆر و هەروەها 11,000 خێزانی عەرەبی هاوردەکە لەوە پێش هێنرابوونە ناو کەرکووک بڕیار بۆ بگەڕێنەوە لە چوارچێوەی مادەی 140دا و 20 ملیۆنەکەشیان وەرگرتووە، بەڵام تەنها 1000 خێزانیان گەڕاوەتەوە و دیاردەیەکی مەترسی داریشمان خستە بەردەمی کە ئەویش ئەوە بوو کە خێزانە کوردەکان لە ئەنجامی کێشەی ئەمنی و لە ئەنجامی نەبوونی خزمەتگوزاری دەستیان کردووە بە فرۆشتنی زەوی و خان و ڕووکردنە هەولێر و سلێمانی و گەرمیان. بڵین لە بەدواداچوونەکانی خۆتاندا لەو پرسانی کە خۆت خستە ڕوو سەبارەت بەهێنانی خێزان و وەرگرتنی پارە و بڵین دەرنەچوون لە شارەکە چ وەڵامێکی گەشتونەتە هیچ وەڵامێکتان وەرگرتوتەوە؟ نەخێر ئێمە لە پەرلەمان ئەوەشمان دووپات کردەوە کە بەداخەوە تەنها وەڵامی ئەومان وەرگر کە گوایە حکومت ئەوەی نووسی بوو کە ئێمە سوورین لەسەر جێبەجێکردنی مادەی 140، بەڵام ئێمە لە کاتێکدا دەپرسین کە مادەی 140 پێویستە کۆمەڵێ هەنگاوی کردداری هەبێ. ئێمە لە یەکێک لە بەدواداچوونەکانی تریشمانە ئاگادارمان کردن کە هەر لە ساڵی 2010دا لە ماوەی 6 مانگدا زیاتر لە 500 تا 600 خێزان لە دۆز خورمات و کۆچی کردووە بەرەو هەولێر و سلێمانی کە کەواتە مەسەلەی تعریب ئێستا دەستی پێ نەکردووە و ئەگەر بێت و ئێمە سەیرێکی ناو شاری جەلەولا بکەین، بەڕێوەبەرایەتی پۆلیسی جەلەولا تەنها یەک پۆلیسی کوردی تێدا ماوە. ئەمە خۆ هەنگاوێک نییە تەنها لە 1 مانگ 2 مانگ دەست پێ کردووە، بەڵکو درێژەی چەند ساڵی ڕابردووە و هەروەها ئەگەر بێت و ئێمە سەیری هێزێکی تەوارێ کە لە ژێر چاودێری ئەمریکیەکانشدا دروست بووە، زیاتر لە 850 عسکەرە تەنها 100 عسکەری کوردی تێدا ماوە. ئەمە بەڵگەیەکە لەسەر ئەوەی کە بەڕاستی مەسەلەی تعریب و پاکتاو بە درێژایی ڕابردوو ساڵەکانی ڕابردەستی پێکردووە، بەڵام حکومەتی هەرێم هەنگاوی جدی هەڵنەگرتووە بۆ ئەوەی ڕوبەڕووی تعریب و پاکتاو بێتەوە. بەڵێ کاگارم بەر لەوەی بچمە سەر بڵین پرسەکانی تایبەت بە جەلەولا و سعدیە پێم خۆشە و پرسیار لێ بکەمەوەندەی من ئاگادار بم بڵین پارلەمانی کوردستان کۆمەڵێک پێشنیازی بۆ چارەسەرکردنی کێشە ئیداریەکانی خانەقین و بڵین گرتنەوەی ئاوی ئەڵۆن پێشنیاز کرده بۆ خستوویەوە ڕبوو. ئەو خاڵانە خۆیان لە چیا دەبینیەوە؟
ئەو خاڵانە ئەمڕۆ طبعاً ئەو ئێمە وێڕای دەستخۆشیمان لەو شاندەی پەرلەمان کرد کە ڕۆشتوو بەڕاستی جەولەیەکی مەیدانی باشیان کرد و کۆمەڵی پێشنیاری باشیان هێنایەوە و لە ناو راپۆرتەکەیاندا خوێندیانەوە. ئێمە جەختمان لەوە کردەوە کە پێویستە ئەو پێشنیارە نەبکرێتە بڕیار و بکرێتە کۆمەڵە تەوسەی مولزەم بۆ حکومەت، چونکە ئەگەر بێت و تەنها لە بەیاننامەیەکدا بێ هیچ قیمەتێکی قانونی نییە، واتە حکومەت دەتوانێت پێوەی مولزەم نەبێت. یعنی ئێمە لە کاتێکدا کە وەکو پەرلەمان لە پاشە ڕۆژدا چۆن ئێمە بە دوواداچوون بکەین، ئێمە چاودێری چی بکەین؟ لەبەرەوە ئەبوایە ئەوە لە کۆمەڵێک تەوسەی مولزەم لە کۆمەڵێ بڕیار بنێرایە بۆ حکومەت و حکومەت هەنگاوی عملی بنایە بۆ ئەوەی کە پەرلەمانی چاودێری بکردایە تا چەند حکومەت ئەو کارانی جێبەجێ کردووە. ئێمە لە کاتێکدا کە یاسایەکمانەیە، یاسای دەستەی ناوچە جێناکۆکەکان کە یاسایەکەی و دامەزراوەیەکەی و سەر بە ئەنجومەنی وەزیرانە، لە کاتێکدا کە کۆمەڵێ ئەرک و کۆمەڵێ کاری پێسپێراوە کە واقعەکە پیشانیەدا ئەو ئەرکانی جێبەجێ نەکردووە. ئێمە لێرەدا بین جارێک کە تەنها لە چوارچەوەی بەیاننامەیەک و لە چوارچەوەی ئیدارەکردندا بێ بەڕاستی ئەوە دەردەخات کە ئێمە بە شێوەیەکی جدی و ئیرادێکی تەواو نییە ئێمە بۆ ئەوەی کە خزمەتی هاوڵاتیان لەو ناوچانەدا بکەین و ڕوبەڕووی پاکتا و تعریف بینەوە. بەڵێ کاگارام، وەکو دەزانین شاری خانەقین بە شێوەیەکی گشتی و بڵێن هەریەک لە جەلەولا و سعدیە و قەرەتەپە و ناوچەکانی بڵێن ئەو ناوچانەی تر بە گشتی کە جێناکۆکن لەلایەن حکوومەتی هەریەمە و گرنگیەکی ئەوتۆیان پێنەدراوە و دەشوترێت کە بەشێک لەو پشتگوێ خستنە یاخود بەشێک لە بەرپرسیارەتی پشتگوێ خستن دەکەوێتە ئەستۆی ئێوەی پارلەمانتارانی کوردستان لە پارلەمانی کوردستان. ئێوە چه هەنگاوێکی جدیتان ناوە بۆ نمونە تەرخانکردنی بەشێک لە بودجە بۆ شاری خانەقین، بۆ جەلەولا، بۆ هەر شتێکی تر لەو شێوەیە، ئێوە چه هەنگاوێکتان ناوە؟ ئێمە طبعاً پەرلەمان ئەرکی چاودێریە، ئەرکی بەدواداچوونە. ئێمە بەڕاستی وەکو فراکسیۆن و وەکو تاکتاکی پەرلەمانتارەکان بەڕاستی ئەرکی بەدواداچوون و چاودێریان کردووە. ناڵێم لە ئاسێکی زۆر بەرزایە، بەڵام ئەرکی جێبەجێکردنەکە خۆی گرنگە کە ئەویش ئەکەوێتە ئەستۆی حکومەتی هەرێم. حکومەتی هەرێم دەستەیەکی داناوە کە تایبەتە بەو جێگانە، هەر بە ناوی دەستەی ناوچە جێناکۆکان کۆمەڵێ دامەزراوەی هەیە و بودجەی تایبەتی هەیە و هەروەها ئەرکی پێسپێراوە یاسایەکیە پێویستە ئەو یاسایە جێبەجێ بکە. بەڵام ئەگەر بێت و ئێوە سەیری ئەرکەکان بکەین 5 ئەرکە دەبینی نەیتوانیوە. یەکێک لەوانە پێویستە راپۆرتێکی دەوری هەبێ. ئەم راپۆرتە دەوریە سەبارەت بەوەی کە ئەو دەستەیە چی کردووە و بربەرسەکان چین و مادەی 140 تا چەندی جێبەجێ بووە، بەڵام تا ئێستا ئەم راپۆرتەمان نەبینیوە و خۆشم ینی وەکو ئەندام پەرلەمانێک بەدواداچوونم کردووە داوای ئەو راپۆرتم کردووە، بەڵام وەڵامەکەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لەوەدا بوو کە گوایە سەرۆکی ئەو دەستەیە لە بەغدا و سەرقاڵە بە کۆمەڵێ کاری گرنگەوە و ئەو راپۆرتا ئێستا نەنووسراوە. بەڵێ کاگەرم، سەبارەت بە گرتنەوەی ئاوی ئەڵوان ڕایەکەیە پێی وایە کە فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن لەناو پارلەمانی کوردستان هەڵوێستیان لاواز بوو. پێی وایە کە فراکسیۆنی گۆڕان هەڵوێستێکی زۆر لاوازی هەبوو و پێشی وایە کە ئێوە هەریەک لە فراکسیۆنی بڵین کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنی یەکگرتو لە پارلەمانی کوردستان کە بڵین فراکسیۆنی بە فراکسیۆنی حزبە ئیسلامیەکان ناو دەبرێن، هەڵوێستان یاخود ڕاتان بەرامبەر بە حکوومەتی ئێرام ڕایەکە بڵین نەتەویی نییە و زیاتر نەرمی پێوە دیارە ئەم ڕایەتان. ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ گەر وەڵامێک وەربگرنەوە. من بە پێچەوانەوە دەڵێم هێزەکانی ئۆپۆزیسیۆن داوای هەنگاوی کردداری دەنێن و داوای ئەوەکەن کە بە شێوەیەکی عملی حکومەت کار بکات بۆ ئەوەی کە تۆباران بوەستێ، بۆ ئەوەی کە مەسلەی گرتنەوەی ئاوی ئەڵوەن چارەسەر بکرێ. بەعکسەوە ئێستا ئێمە ئەمڕۆ و دوێنێش کە لە کۆبوونەوە زۆر جەختمان لەوە کردەوە کە با ئێمە لە چوارچەوەی بەیاننامە و ئیدانە دەربچین کۆمەڵی هەنگاوی کردداری بنین. یەکێک لەوانە داوامان کرد کە مەسلەی نوێنەرانمان لە بەغداد کە زۆرێک لەو مەسەلانە مەسلەی تۆپبارانی سنوورەکان و هەروەها مەسلەی بردومانی تورکیا کە ئەم شەو ڕوویە و هەروەها مەسلەی گرتنەوەی ئاوی ئەڵوەن، ئەمانە بەڕاستی ئەگەر بێت و بینە سەر مەسلەی دەستور دەڵێن وڵا ئەمە سەر بە حکومەتی ناوەندیە. باشە ئێمە پرسیارەکەمان لەوەیە باشە حکومەتی ناوەندی ئێمە کۆمەڵێک نوێنەری زۆرمان لە ناو حکومەتی ناوەندیدا هەیە و کورد بەڕاستی بۆتە هۆی هەوێنێک بۆ پێکەنانی حکومەتی ناوەندی. ئێمە ئەڵێن باشە نوێنەرانی کورد چیان کردووە لەوێ؟ یعنی ئەم دیاردانە دەردەکەوێت کە نوێنەرانی کورد لە بەغداد بەڕاستی کەم تەرخەمن نەیانتوانیەوە بە ئەرکی سەرشانی خۆیان هەڵسن، بەڵام تا ئێستا هیچ میکانیزمێک نییە و هیچ دامەزراوەیەک نییە لە حکومەتی هەرێمدا لە هەرێمی کوردستاندا کە بە دوواداچوون بۆ نوێنەرانی کورد بکاوە لێ پێچینەوەیان لێ بکە و لێیان بپرسێتەوە. ئێمە داوایەوەمان کرد کە پێویستە میکانیزمێک دەستنیشان بکرێت. پێچەوانەوە هێزەکانی
هێزەکانی ئۆپۆزیسیۆن داوا دەکەن کە بە شێوەیەکی کردداری ئێمە ئەو کێشانە چارەسەرکەین نەک تەنها لە چوارچەوەی ئیدانەکردن و بەیاننامە و تەلەفۆن و کۆبوونەوەیکی سادەدا. بەڵێ کاگارم لە ئێستادا وەکو دەزانین چەند لیوایەکی هێزی پێشمەرگە جوڵێنراوە بۆ بڵین بۆ قەزای خانەقین و بۆ سەر بڵین دەوروبەری شاری جەلەولاو ئەم شتانە خۆت ئاگاداریت لە ڕووی یاساییەوە جوڵاندنی هێز بە بێگەڕانەوە بۆ پارلەمان تا چەند ممکنە؟ بەپێی یاسای سەرۆکایەتی ئێمە دوێنێ ئامانجمان بەوە کرد لە ناو کۆبوونەوەکەدا کە پێویستە بەوەی کە بڕیاری سەرۆکی هەرێم دەردەچێت و پەرلەمان ئەوێ پەسەندی بکە. بەڵام بەداخەوە هێزەکانی هەرێمی کوردستان جوڵێنران بەبێ ئەوەی کە بگەڕێتەوە بۆ پەرلەمان کە ئەوەش بێگومان ئەو مەرجعیەتی پەرلەمان دەخاتە ژێر پرسیارەوە. بەڵێ پارلەمانتارێکی فراکسیۆنی گۆڕان دەڵێت کە ئەمەش ئەم هەنگاوە جوڵاندنی هێز بەبێ گەڕانەوە بۆ پارلەمان بەڵگەیەکی ترە لەسەرەوەی کاریەکێکی لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان حساب بۆ پارلەمان ناکەن و پارلەمانیان پەراوێز خستەوە. ڕای تۆ لەو بارەیەوە چییە؟ ڕای من ئەوەیە کە دەبوایە جوڵاندن پێشەوەی هێز بجوڵێنرێت دەبوایە بگەڕانراتەوە پەرلەمان و پەرلەمان چونکە بێگومانین مەسلەی ئەلەم مەسەلەتەوەیە تا مەسلەی ئۆپۆزیسیۆن و لیستی دەسەڵات نامێنێ. ئێمە لەو مەسەلەتەوەیەتیانە هەمیشە یەکەڵوێز بوون و هەمیشە جەختمان کردو لەوەی کە ئێمە بەرگری لە مافەنەتەوەیەکان بکەین. بۆیە دەبینین ئەمڕۆ هەموو لیستەکان بە تێکڕای لیستەکانەوە جەختی لەوە کردووە کە پێویستە هێزی پێشمەرگە بنێرێ بەڵام پێویستە لە چوارچێوەی یاسادا بێ. بەڵێ کاگەرم ئەفم کە کاگەرم بەڵام هەست ناکەی فەرموو قسەکان تەواوکە ببوورە فەرموو. بەڵام لە کاتێکدا کە ئێمە پەرلەمان خۆمان یاساکەمان دەکردو خۆمان پێشێلی بکەین چۆن دوایی داوا لە خەڵک بکەین کە یاسا سەروەرە و پێویستە ڕێز لە یاسا بگیرێ و تێگڕای لیستەکانیش جەختیان لەوە کردەوە کە پێویستە هێز لەوێ بێ و هێز بجوڵێنرێ بۆ ئەوێ و هێزەکانش جێگیر بکرێ بەڵکو بە پێچەوانەوە هێزەکانی ئۆپۆزیسیۆن داوایان کرد کە بۆچی لە ڕابردووە هێزەکان کشاونەتەوە و ئایا بۆچی ئێمە نەتوانین بە شێوەیەکی بەردەوام لەوێ هێزەکان دابنین. هێزەکانی ئۆپۆزیسیۆن جەخت لەوە دەکەنەوە. بەڵێ کاگەرم بەڵام هەست ناکەی لە حاڵەتی وادا لە حاڵەتێکی وا تاریکدا کە بۆ نمونە هێز جوڵێنراوە بۆ منطقەی خانەقین و شتانە زۆر جار بڵین پاساوی نەتەوەی هەبێ بۆی نەگەڕێنەوە بۆ پارلەمان و بڵێن کە بڵین بۆ پاراستنی گیانی ئەو هاوڵاتیانە ئەوان ڕۆشتون بۆ ئەوێ بۆیە نەگەڕاونەتەوە بۆ پارلەمان مەسەلەکە ڕەبتی بەوە نییە کە پارلەمانیان پەراوێز خست بێ. مەسەلە کتوپڕی و لە ناکاودان نەبووە چونکە ئەم مەسلەی وەکو ئاماژەم پێکرد مەسلەی پاکتاوی نەتەوەی کورد لەو ناوچاندا و هەروە مەسلەی تعریب ماوەیەکی زۆر دوورە دەستی پێکردووەینی دوێنێ و ئەمڕۆ نەبووە و دەکرا لە ماوەی 24 سەعاتە سەرۆکاتی پەرلەمان یەکسەر پەرلەمان بانکا و بەدڵنیاییشەوە بە تێکڕای دەنگ لەسەر ئەدرێکە ئەبێ هێز بڕوا بۆ ئەو شوێنانە و هێزی جێگیر بکرێ چونکە ئێمە لەو مەسەلاندا بەڵێ ئێمە وەکو هێزی ئۆپۆزیسیۆن چاودێری حکومەت دەکەین و ڕەخنە لە حکومەت دەگرین و هەوڵ دەدەن ئەوەی کە کەم و کورتی بێ بۆی چاک بکرێ. سەبارەت بەو مەسەلانش بێگومان ئەوە پرسێکی نەتەوەیە و ئێمە بە هەموو شێوەیەک بەرگری دەکەین و ئێمە ئێستا ئەمڕۆ داوامان کردووە کە راپۆرتەکەی لیژنەی پەرلەمان بکرێتە بڕیار بۆ ئەوەی کە جێبەجێ بکرێ نەک بە پێچەوانەوە کە گوایە ئێمە تەنها هەڵوێستێکی زارێکیمان هەبێت. بەڵێ کاگارام بڵین لە دانیشتەکەی دوێنێدا وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێم دەڵێت کە ڕێژەی کورد لە ناو سوپای عێراقدا بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە و دەشڵێت کە ئەوان لە ناو سوپای عێراقدا هیچ دەسەڵاتێکیان نییە. بە بڕوای تۆ وەکو دەزانی خۆت دەزانی بڵین قورسی کورد لە بەغدا کاریگەری دەبێت لەسەر بڵین ڕۆڵی کورد لە ناوچەکە و لەسەر ژیانی هاوڵاتیانی کوردیش لە کوردستان. ئێوە ژۆکو نوێنەرانی ئەم خەڵکەی هەرێمی کوردستان تا چەند لەوەتان کۆڵیوەتەوە تا چەند لە هۆکارەکانتان کۆڵیوەتەوە کە بۆچی کورد لە ناو سوپای عێراقدا کەمی کردو و دەسەڵاتێکی ئەو تۆی نەماوە. من یەکەم بە هۆی کەم تەرخەمی نوێنەرانی کوردی دەزانم لە ناو حکوومەتی ناوەندیدا ئەوە یەک دووهەم بەو هەڵە سیاسیانەی دەبینم کە سیاسەتمەدارانی کورد و هەروە هێزە سیاسیەکان لە حکوومەتی ناوەندیدا کردویانە. من وەکو ئاماژەم پێکرد بێجگە ئەوەی کە وەزیری پێشمەرگە ئاماژەی پێکردو ئێستا بۆ نمونە لە جەلەولا لە هەموو هێزە ئەمنیەکانە لە 92 ئەفسەردا تەنها یەک ئەفسەر کوردە کە ئەوە خۆی بۆ خۆی ئاماژەیەکی زۆر مەترسیدارە. لە کاتێکدا کە ئێمە دەڵێین وەکو دوێنێ پێشنیارمان کرد پێویستە هێزە کوردیەکان
پێداچوونەوە بە سیاسەتی خۆیاندا بکەن لە حنا حکومەتی ناوەندیدا. یعنی لە کاتێکدا کە هێزە سیاسەکانی کورد بوونەتە هەوێن بۆ پێکێنانی حکومەت و هەمیشە هێزە عەرەبەکان لەوێ یەک دەخەنەوە، ئایا ئەمە پرسیار دروست ناکات لە لای هەموو تاکێکی کورد کە لە کاتێکدا کورد بۆتە هەوێن بۆ دروستکردنی حکومەت، بەڵام ئەو هێزانەی کە ئێمە هاوپەیمانین لەگەڵیانە ئەوان پاکتاوی کوورد دەکەن، ئەوان تعریف دەکەن، کەواتە پێویستە ئێمە پێداچوونەوە بکەین. ئێمە ناڵێن با ئێمە بانگەشەی شەڕ بکەین، نەخێر، ئێمە بەڵام بەڕاستی پێویستە هێزە سیاسەکان دان بەوە دابنێن کە کۆمەڵی هەڵی سیاسی لەوە پێشکراوە و ئەو سیاستەی کە گیراوەتە بەڕاستی سیاستێکی دروست نەبووە، چونکە ئەو واقعەکە سەلماندی کە ئەو هێزانی ئێمە هاوپەیمانی لەگەڵیانە هەر ئەوانن لە مەیداندا هەڵدەسن بە پاکتاوکردنی کورد و هەڵدەسن بە سیاستی تعریب. پێویستە سیاستێکی تر بگیرێتە بەر و پێداچوونەوە بەو سیاستانە بکرێت کە ئەوەش دەبێتە هۆی ئەوەی کە سەروەری کورد لەو ناوچاندا بپارێزێ و ئەو ناوچانە بگەڕێنەوە بۆ سەرهەرێمی کوردستان. هەر وەزیری پێشمەرگە دەڵێت کە ئەوەی لەو ناوچانە مەبەستی لە ناوچە جێناکۆکەکانە ئەوەی لەو ناوچانە ڕوودەدات بڵین تەنها تعریب نییە، بەڵکو پاکتاوی ڕەگەزیە. جاران گەر کوردەکان دەردەکران ئێستا دەردەکرێن و دەشکوژرێن. لە بەرامبەردا بڵین ئەرسەلان بایس جێگری سەرۆکی پارلەمان دەڵێت نابێت ئێمە هەست و سۆزی نەتەوایەتی وامان لێ بکات پەنا بۆ توندوتیژی بەرین. تۆ خۆت لێکدانەوەی خۆت خوێندنەوەی خۆت بۆم حاڵەتە ئایا ئەمە پەنابردنە بۆ توندوتیژی یاخود بەرگریکردنە لە عەرز و حەق و ماڵی هاوڵاتیانی ئەو ناوچانە؟ بەڕاستی بۆ بەرگریکردن منەڵێم هێزە کوردیەکان و حکوومەتی هەرێم زۆر دواکەوتووە بەداخەوە دەڵێم، چونکە ئەو مەسلەی پاکتاوکردن و تعریب تەنها بە بردنی هێز چارەسەر ناکرێت. یعنی بەڕاستی بەوە چارەسەر دەکرا کە حکومت خزمەتگوزارێکی زۆر بەرێتە ئەو ناوچانەوە و پشتگیری هاوڵاتیانی ئەوێ بکات و ئەو خێزانانی کە ئاوارە بوون بگەڕێنێتەوە و خزمەتگوزاریان لە مەسلەی نیشتەجێبوون و هەروەها دامەزراندن و بواری خوێندن و بواری کشت و کاڵی و پیشەسازی بایەخێکی زۆر زۆریان پێ بدرایە بۆ ئەوەی کە هاوڵاتیان لەوێ جێگیر بوونایە و بیریان لەوە نەکردایەتەوە بگەڕانێتەوە. اینجا دوایەوە مەسائلی ئەمنی لە کاتێکدا کە ئێمە دەڵێن ئەبێ پشتگیری ئەو خەڵکە بکرێت لەوێ، مەبەستمان بەکارهێنانی توندوتیژی نییە، بەڵکو مەبەستمان ئەوەیە کە پێویستە حکوومەتی هەرێم پلانی هەبێ، پلانێکی درێژخایانی هەبێ بۆ خزمەتکردنی هاوڵاتیان لەو ناوچانە، بۆ ئەوەی کە ئەو خێزانانەی کاتی خۆی لەبەر فشاری ئەمنی لەبەر ترس و تۆقانن ڕایان کردەوە بگەڕێنەوە و ئەوانەی لەوێشن بیر لەوە نەکەن جارێکی کە بگەڕێنەوە بۆ هەولێر و سلێمانی و گەرمیان. خۆی کێشەکە لەوەیە ئێمە پێویستی بە چارەسەری هەمەلایەنە هەیە، بەڵام تەنها بیر لە بواری ئەوە دەکەینەوە. ئێستاش من ئەوە دەڵێم ئەگەر تەنها بە جوڵاندنی هێز و بردنی هێز بێگومانم لەوەی کە کێشەکە چارەسەر ناکرێ، چونکە هاوڵاتیانی کورد ئەگەر بێت و بژێوی لاواز بێ و هەروە خزمەتگوزاری نەبێ و هەروە دانەمەزرێ قوتابیان لەوێ وەرنەگیرێن، بێگومانم بیر لەوە دەکاتەوە کە بێتەوە بەرەو هەولێر و سلێمانی و گەرمیان. بەڵێ کاگارام، وەکو دەزانین لەم شەوە ئەمڕۆژ بڵین چەندین فڕۆکەی جۆری F-16 لەلایەن تورکیاوە نێدراون و بۆردومانی هەرێمی بڵین خاکی هەرێمی کوردستانیان کردەوە چەندین جاریش کە بە بەڵگەی شایەت حاڵەکان کە خۆیان بە چاوی خۆیان بینیوانە سنووری ئاسمانی و زەمینی هەرێمی کوردستانیان پێشێل کردووە. ئایا ئێوە لە پارلەمانی کوردستان ئەو پرسیارەتان ڕوبەڕووی وەزیری پێشمەرگە یاخود لایەنی پەیوەندیدار کردەوە کە کەی هێزی پێشمەرگە هەڵوێز وەردەگرێت لە کاتێکدا گەرجاران گومانێکە بوو کە سنووری هەرێم پێشێل کراوە، ئێستا گومان نەماوە و یەقین هەیە کە سنوورەکە پێشێل کراوە؟ سنووری هەرێم پێشێل کراوە بەردەوام و ئەمە تەنها ئەمڕۆ نەبووە، ئەم شەو نەبووە، دوێنێ نەبووە، چونکە ئێمە پار لە مانگی 6دا کۆبوونەوەی پەرلەمانمان کرد و جەختمان لەوە کردەوە کە ئەمە ساڵان دووبارە ئەبێتەوە و پێویست بەوە ناکات تەنها ئێمە بڵین ئەمە ئیدانەی ئەم قەزیانە دەکەین، چونکە حکوومەتی هەرێم خۆی خاوەنی کێشەکەیە. ئەبێ ئێمە داوا لە دۆستانمان بکەین لە دەرەوەی هەرێم کە ئەوان ئیدانی قەزیەکە بکەن، بەڵام خۆمان بەڕاستی ئەبێ نەخشەمان هەبێ، ئەبێ پلانمان هەبێ، ئەبێ ڕوبەڕووی ئەوە بینەوە کە ئەو کێشەی چارەسەر بکەین. کێشەکەش بە ئیرادەیەکی سیاسی بەهێز چارەسەرەکرێ و دەبێت لە چوارچێوەی پەیوەندیە سیاسەکانمان لە چوارچێوەی حزبیدا دەرچێت دەرەوە بڕواتە چوارچێوەی دامەزراوەی حکومت و هەروە ئەبێ هەوڵ بدرێ بە شێوەیەکی شەفافانە ئێمە لەگەڵ دەوڵەتە دراوسەکانە هەوڵ بین لە چوارچێوەی کی یاساییە ئێمە ئەم کێشانە چارەسەرکەین، چونکە مەسەلەی سنوور بەزاندن و بوونی هێز لە سنوورەکانە تەنها لە بینی هەرێمی کوردستان و تورکیادا نیە، بەڵکو لە زۆرێک لە وڵاتەکانە هەیە، بەڵام هیچ وڵاتێک ناتوانێت بە شێوەیەکی ئاشکرا بۆ شێوەیە
تۆپبارانی ناوچە وڵاتەکەی تر بکەوە یاخود فڕۆکە بنێرێ بەڵام بێگومان لەبەرەوەی کە حکوومەتی هەرێم کەم تەرخەمی نواندووە سەبارەت بە چارەسەرکردنی ئەو کێشەیە و هەروەها نوێنەرانمان لە حکوومەتی ناوەندا بە هەمان شێوە نەیانتوانی و بە ئەرکی سەرشانی خۆیان هەڵسن بێگومان دەوڵەتەکانی دراوسێت بەو شێوەیە دێنە ناو سنوور و هەروەها بردومانی سنوورەکانیشمان دەکەن. بەڵێ کاگەرم ئەوەی لە ئێستادا دەبینرێت هەندێک چاودێر پیان وایە کە موامەرەیەکی ئەقلیمیە بۆ نمونە پێشتر بینیمان کە ئێران زەخت و فشاری بۆ سەر سنووری هەرێم زیاد کرد دواتر بینیمان کە عێراق ئەوە تا سەدان هەمەری جوڵانووە بۆ ناوچەی جەلەولاو ئەو ناوچانە لە ئێستاشدا بینیمان جارێکی تر ئەم جارە بە شێوەیەکی زۆر چڕتر بڵین سوپای تورکیا هێرشی کردووەتە سەر بڵین پەکەکە و خاکی هەرێمی بەزاندووە هەست ناکەی لە ئێستادا درەنگ بوو بێت بۆ سەرکردایەتی کورد کە چارەسەری ئەم کێشانە بکات یاخود گەشتبینی بەوەی کە ئێستاش هیوایەک ماوە بۆ ئەو کێشانە چارەسەر بکرێت. من باسم کرد کە بەڕاستی ئێستا درەنگ وەختە بەڵام ئێستاش نەکرێ زیانێکی زۆر گەورەتر ئەەکەین ئێستاش بکرێت لە بەیانی باشترە بۆیە دەڵێم پێویستە هەنگاوی جدیتر برین بەڵام هەنگاوەکانی حکوومەتی هەرێم ئەگەر تەنها لە بواری چەند ئیدانەکردن و بەیاننامە و تەنها جوڵاندنی هێزا بێ ناتوانین ئێمە چارەسەری ئەو کێشەیە بکەین بەڕاستی پێویستە بەوەی کە خزمەتگوزارێکی زۆر بۆ ئەو ناوچانە بنێرین و هەروەها پێداچوونەوە لە ڕێککەوتنمان لەو هاوپەیمانەی کە لەگەڵ حکوومەتی ناوەندی و لەگەڵ ئەو هێزانە هەیە بکرێتەوە گەر بێت و لە کاتێکدا تو هاوپەیمانی لەگەڵ هێزاکە ئاکەی لە هەمان کادا ئەو هێزە بڕوا پاکتا و هەروەها تعریب لە ناوچەکانی تردا بکە و کورد لاواز بکە ئەوە بێگومان پێویستە پرسیار لە لای هەموو کەسێک دروست بێ ئێستا بۆ نمونە ڕێژەی کورد لە ناو جەلەولا بۆتە لە 115 باش ئەمە کێ لێ بەرپرسیارە ئەمە تەنها بە جوڵاندنی هێز چارەسەرەکرێ نەخێر یعنی ئەگەر بێت و ئەمنیەتیش بۆ هەوڵاتیانی ئەو کورد لەو ناوچاندا کە لە 115 ماوەتەوە چارسەرگا بەڵام نابێتە هۆی ئەوەی کە ئەو هەوڵاتانی کە ئاوارە بوون بگەڕێنەوە پێویستیان بە خزمەتگوزاری هەیە پێویستی بە پلانێک هەیە پێویستی بە بوژانەوە هەیە کە ئەوەش ئەرکی سەرشانی حکوومەتی هەرێمە لە کاتێکدا کە ئێمە دەستەیەکمان هەیە بەڵام ئەو دەستە بە ئەرکی سەرشانی خۆی هەڵنەساوە بەڕاستی پێویستە حکوومەتی هەرێمیش هەڵوێستەیە بکە بە کار و پلانەکانی ڕابردوو. بەڵێ کاگارم دوا پرسیارم گەر بە کورتی وەڵام بیتەوە ئێوە وەکو خۆ دوتت پارلەمان زۆر جار پێویستە پێشنیازەکان بکات بە بڕیار و دەشوترێت کە دانیشتەکانی پارلەمان تەنها دانیشتنیەکە و هیچ ئاکامێکی نابێت گەر شخصی خۆت حەزەکەم ڕای خۆت بزانم لەسەرەوە ئایا بڕات وایە کە دانیشتەکان ئەم دانیشتنە ئاساییانە ئەنجامێکی هەبێت وەگەر بڕات وایە کە دانیشتەکان تەنها دانیشتن و هیچ ئەنجامێکی نابێت بۆ دانیشتن ئەنجام دەدرێت ئایا ئەمە تەنها بۆ چاوبەستکردنی ڕای گشتی وڵاتیان نییە گەر بە کورتی وەڵام بیتەوە زۆر سپاس دەکەم. بە کوردی منەڵم ئومێدم نەخێر نییە و دانیشتەکانیش دەکرێت ئێمە وەکو خۆمان جەخت دەکەینەوە لە پەرلەمان هەوڵ دەدەین لە پێناو ئەوەدا کە ئەو پێشنیارە باشانە کە ئەکرێ بەڕاستی چونکە ئەبێ ئێمە ئەوە نەشاینەوە کە کۆمەڵی پێشنیاری باش کۆمەڵی پرۆژەی باش پێشنیار ئەکرێ ئێمە جەخت لەوە دەکەینەوە و داکۆکی لەوە دەکەین کە بەردەوام ئەو پێشنیارانە بکرێت بە بڕیار و بکرێت بە ڕاستپاردەی مولزەم بۆ حکوومەت بەڵام ئەوە بێگومان دەکەوێتە دەسەڵاتی سەرۆکاتی پەرلەمان و هەروەها زۆرینەی پەرلەمان کە بریتە لە هەردوو هێزی سیاسی کە ئێستا حکومڕانی کوردستان بەدەستەوەیە. بەڵێ کاگارام قادر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پارلەمانی کوردستان سوپاس بە ئامادەبوونت لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر. بینەرانی ئازیز تاوتوی ئەمڕۆمان تایبەت بوو بە دانیشتەکانی دوێنێ و ئەمڕۆی پارلەمان کە دوو دانیشتنی ئاسایی بوون سەبارەت بە کێشەیداریەکانی شاری خانەقین و بڵین پرسی ناوچە جێناکۆکەکان تا تاوتویەکی تر بەخواتان ئەسپێرم و هەر شاد بن.